دکتۆر زارا ساڵح شیکەرەوەی سیاسی لە لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا دەکرێت ئەم ئاگربەستەوە ها ببینێت کە سەرەتایەکە بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریا؟ بەێ دەم باش هەلبەت ئەو جارە سێمینە گۆ ئیرۆ گۆ دوێ ساڵێدا ئاگربەست پێکتێ لێ هەردوو جارێ بووری تێکچوو لێ ئەو جارە سێمین براستی یعنی روسیا دخوازه با آوایکی جدی و اگربستی ببی سریج برگو هول ده گو او ریکفتنا وی لگل ترکیا گو ایرو نمونه حلب جیره وکا دیاره گو قریبو هلوستی بگو هرید هندرویس سوری ده لالی رژیمه لالی دنجی او روسیا و ترکیا دخوازن برجواندین خون بپارزن بری گو دونالد ترامپ وری سر ریوبریا امریکا هلبت دفردا وی آستنکی هبن جبرگو مسوگرن وی هف پیمانه روسیا و ترکیه لی فاکتوره کی گرن جیه او ایرانه هم جبیر نکن. بەڵێ جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە مۆسکۆ و هەروەها ئەنکەرە دەخوازن بەرژەوەندی خۆیان بپارێزن. بەرژەوەندی ئەم دوو وڵاتە لەمانەوەی ڕژەمەکەی بەشار الئەسەددایە؟ بله هلبت درباره روسیا دا روسیا جره پیوسته گو سیستما سوری بتوایی بمینه بو کربه برجواندی خو روسیا وک دولت بپارزی دمان هذا او دخوازی بشار اسد بمینه سر دستهلاتیا سوری ل پشتی وگوستنا سیاسی جره نقل کی کشه گو اگر بشار اسد پشتی هل بجارتنا بگورتن اف کشه دوردا هنکی دجبری نبرا برجواندی روسیا و ایران دچید بش برگو ایران نخوازه کو بشار اسد سر دستهلات هره شخوا ترکیا او برجواندی من دین هنا جدانا روسیا و ایران دوی درباره دا. بەڵێ مۆسکۆ ئاماژەی بەوە کردووە لە پاش ئەم ئاگربەستە کۆبوونەوە بۆ ئاشتی دەکرێت دانوستاندن بۆ ئاشتی دەکرێت لە سووریادا. بەڵام بەپێی لێدوانێکی ساڵح موسلم هاوسەرۆکی پەیەدا ئاماژەی بەوە کردووە کە کورد بانگێژ نەکراوە. چ جۆرە ئاشتیەکە لە سووریادا ئەگەر کورد بەشدار نەبێ؟ بلش خو اف پیلانه که گله کی نباشه درباره پرسا کردی دا یک جيش برگو ایرو هر سه دولت یعنی روسیا و ترکیه و ایران گشت نهف یک خالن گو اف ولاد سر گشت نهف پرسا کردی بو نمازت نبرا ایران و ترکیه دا ترکیه جالی خوفا بازارا و دانا حلب روسا و رژیم را او جی دربا دسوردانه هندربه بابیر بکی و درباسی باکور به جبو دولتا کردی یا گو مترسیاوی چی نبی لوردا ایرو باوریا مدا اخفتن صالح مسلم راست تجبرگو چه اف اگر بس بخوا چه بول سر استه گو رژیم و رکبری بگی هف لجبرگو کرد ایرو دروشک نیک بویدنا کرد لهیلک دنن یعنی نیک یک گردینا اف پرسا کردی هنا کی لواز دبی ایران بینن ایرو برجواندین ترکا و روسا هشت هف سر درباره پرسا کردی ده اف تشی مترسیه که سر پرسا کردی باوریا مدا ئەو کۆبوونەوەی کە کرا کورد لە سووریادا کردی و هەرێمی فێدراڵی لە باکووری سووریادا ڕاگەیان بەڕای جەنابە چ جۆرە پەیوەندیەکی هەیە لەگەڵ ئەم ئاگربەستەی کە لە شەوی ڕابردووە کاری پێدەکرێن؟ بله هلبت ام تفدد زن گو ایرو پیده وکا گو امریکا پشتوانیا وید که و روسیا جی تارده که پشتوانیا وید که اف پلانه ها باوریم دا بهتر جالی روسیا بهاتش بر روسیا دخوازه گو کرد بشدار بند د وگوهستنا سیاسی و د جواکا گو چه به د کازاخستانی سدما گو پیده انجی یپگه دبی کشل جم ترکیه روسیا جوار بود گون کارن نافی خو بگوهرن و یانجی ون کاربن وک همو هزین کردی دندروی هزین کردی سیاسی دندروی سود و کاربن بیک نافی نب نافی پیاده یانجی هزین سوسیال دموکرات بشداری گفتگویا ببن لوما اف بشنیار هادج علی روساوا دورد پرس دفگره جم کردا گو کاربن ایرو نونرتیه که خو سر بخوا آوا بکن دوری ناکو کین گو هی گو کاربن بشدار بن و بحرا خواد سوریا پاشت روژه دببن
بەڕای جەنابە کامیان ڕۆڵیان زیاتر دەبێت لە سەقامگیری لە ئارامی لە جێگیری سیاسی و ئاسایشی لە سووریادا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یا رووسیا؟ باوەری ئەمەدا ینی هەموو چه هەفپەیمانێن گۆ نها چێ دەبن وێ نەتەمان بێ ینی وێ قەلس بێژ ئەگەر ئەمریکا و ئەوروپا تێدا نەبەشدار بن ji ber ku em dizanin yani rola sereke guherdina cîhanî de Amerîkaya ev pêkhatiyên ku çê dibin aliyê Rûsya ve Tirkiye ve jî ew amadekirine bo hatina Donald Trump ji bo karibin berjewendiyên xwe biparêzin paşa roja sala nû da. زۆر سپاس دەکەم دکتۆر زارا. Spas bo te jî. زۆر سپاس.